ڕازەکانی گوندی گەرەوانن لە قەزای ڕەواندۆز. نەخۆشی و گەرمای بەتینی هاوین و بەستەڵەکی سەرەتای بەهار وای کردووە بەرهەمی ترەی ئەمساڵ لێدا لە ناو بچێ و ڕێژەیەکی کەمی بمێنێتەوە. تاوەکو ئێستاش هیچ لێژنەیەکی کشتتوکاڵ سەردانی نەکردوون بۆ ئەوەی بەدواداچوون بۆ هۆکارەکەی بکەن یاخود جوتیاران قەرەبوو بکەنەوە. ئەگەڕێم جوانی پێوە نییە لێوەکەم و تەماشەکە پار ئەلێرەم لێکردەوە خڕم بە چەقوێ لێکتەوە لێرەش تەماشالعانەکە تەما ئەوە ترێکەیت هەوسەر هەموو خراپ بووە ترێکەمان خراپ بووە. ئەوەل بیدایەتی سەرماک داهات کاری خوای بوو سەرماک دادا ئەو پۆخێکت بووی پۆخەکەی چوو دوای هەوساریش گەلە گەرما بوو لە دوو گەرمایە ئەو هوڕەی لێدا هوڕە ئەو ترێکە هەمووی خراپ کرد هەموو خراپ بوو لە جێەوە پەلک باوەڕکە لە مێوێ تەماشەوە هەموو پەلکن لە مێوێکەتینە هەموو هوڕەی لێدان عیلەتی تێدا هەوسارەکەم. تا ئێستا هیچ لایەنی پەیوەندیدار نهاتووە سەردان بکە لێکۆڵنەوەی بکە بزانیتن هۆکاری ئەو بەرومەی کە هەش بوو نەخۆشیەکە چیا یان بەرچاوڕوونیەک بداتە جوتیارەکان بۆ ساڵی ئایندا ڕێنمایان پێ بدا بۆ ئەوی بەرومی کشتتوکاڵی بەرەو پێش بچیت و زیاتر بیت. کاری سەرەکی کشتتوکاڵ لە گەرەوان بەرهەمهێنانی ترەیە. دواییش ئەو نەخۆشیە لێ پەیدا بوو. مام کەریم ڕەسوول خاوەن ڕەزە لە گەرەوان دەڵێت ساڵانە لە ڕەزەکەی خۆم نزیک 300 سندوق ترێم لێ دەکردەوە بەڵام ئەمساڵ لەوانەیە 6 سندوقی پێوە بێت. ئەو سارەکە بەروبوومی ئەتوو بەخۆ ئەبینی بەروبوومەکەی سفرە. ئەی هۆدەگا برادەرێک بێتن یەک دوو شەتریا لێوە بینیە زەمبیلەکە چێ یانە سندوقەچێ لێوە پەیدا بکانەخۆ هیچی فرۆتنەی نەمایە بەخۆش لە پێش چاوێنگۆ دیارە. ساراش وەشی ترێ بوو زۆری پێوا بوو برێم عامەلە و کڕیار و ئەکەتنا هەموو ئەکەتە ئیش و کار. بەرهەمی ساڵانەی ڕزەکانی گوندی گەرەوان لە قەزای ڕەواندۆز زیاتر لە 200 تۆن ترێ بووە بەڵام جوتیاران دەڵێن ئەمساڵ لە کۆی ڕزەکان کە ژمارەیان نزیکەی 700 ڕز دەبێت تەنها 5 تۆن ترێت دەست ناکەوێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی گەرەوان لە قەزای ڕەواندۆز.